لەگەڵ دکتۆر ڕەوان پسپۆڕی نەشتەرگەری سینگ و دڵ لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگای تەندروستیتان نیشان دەدەین. خودای گەورە دەفەرموێت خۆتان بەدەستی خۆتان مەخەنە ناو تیاچوون و مەترسیەوە. بێگومان ڕەمەزان باشترین وێزگەیە بۆ تاقیکردنەوەی ئیرادا. ئایا دەکرێت پەرستشی ڕۆژوو ببێتە سەرەتایەک بۆ ژیانێکی بێدووکەڵ؟ ڕێگاکانی وازێنان لە جگەرە و حوشەیەکانی لەم مانگە پیرۆزدەدا چین تا ژیانێکی تەندروست بە دڵ و سینگما ببەخشین. بە ناوی خوای گەورە و میهرەبان، تاعات و عیبادەتی هەموو لایەکتان پیرۆز بێ کوردە سەربەرزە ئازیزەکانمان. هاونیشتیمانی بەڕێز، ئێمە پێمان باشە کە چەند ڕێنمایەک لەبارەی جگەرە کێشانەوە بۆ ئێوەی خۆشەویست باس بکەین. لە ڕاستیدا بەداخەوە جگەرە کێشان بە هەموو جۆرەکانیەوە، ئەو دووکەڵی کە لە نێرگەلە و لە ڤەیپ و لە کافتریاکان و تەنانەت دووکەڵی جگەرە کێشێک بۆ کەسێکی تر کە جگەرە کێشی دەستی دوی پێ دەڵێن لە ماڵەکانیش زیانێکی جگار زۆری هەیە کە خەڵکێکی زۆر تووشی شێرپەنجە و لێکەوتەکانی بووە. لای ئێمەوەیە کە لە 100 کەسی 90 کەسی تووشی لە 100 کەسی توش بوو بە شێرپەنجەی سی 90یان ئەوانانە کە جگەرە کێشنیان لەگەڵ کەسێکی جگەرە کێش ژیاوە بە پێی ژمارە و ڕێژە و ساڵانەی کە توش یان بەرکەوتنی لەگەڵ ئەم دووکەڵە هەبووە. ئەوەی کە بۆ ئێمە گرنگەوە ئێمە حەزەکەین کە چەند ڕێنمایەک پێشکەشی ئەوەی ئازیز بکەین. ئەوەی کە جگەرە دەکێشێ گرنگترین ئەوەیە کە بزانێ بە پارەی خۆی بە دەستی خۆی دووکەڵێکی ژەهراوی کوشندەی شێرپەنجە دروستکەر دەخاتە ناو ئەم سیە پەمەیە ناسکە جوانە کە دواتر ڕەش ئەبێ و بەداخەوەمە چەندی نەخۆشمانەیە کە لە ئێستادا لە قۆناغی پێشکەوتووی شێرپەنجەی سیەکاندان و تەنانەت لەشتەرگەریش فریان ناکەوێت. پێم باشە چەند ڕێنمایەک بە کورتی بە ئێوە بڵێم. تۆ کە بەرنامەت وایە ئەم زیان بەخشە لە کۆڵ خۆت بکەیەوە، حەزەکەم لە ئێستاوە بڵێ من ئەم مانگە بە برادەرانت بڵێ بە هاوڕێ و خزم و کەسوکارت بڵێ کە من ئەم مانگە بەرنمەیەکم هەیە بۆ ئەوی کە دوای مانگی ڕەمەزان لەگەڵ جەژنی ڕەمەزان ئینشاءالله ئیتر دوو جەژن بکەم، جەژنێکیان بۆ ئەو تاعات و عیبادەتێک کە کردومانە جەژنی دۆمیان بۆ واسێنان بێ لە جگەرە. بۆ چونکە تۆ هەم لە ڕووی ئابووریەوە خۆ تەڵەستێنیتەوە، هەم لە ڕووی تەندروستیەوە جەستە دەبوژێنیتەوە و لە هەمان کاتیشدا خۆت بە دوور دەگری لەم خووە قێزەونە زیان بەخشە لەوانەیە خوشکت، دایکت، باوکت، برات، منداڵەکانت بەهۆیەوە تەنانەت تووشی سەرگەردانی بوو بن و تووشی نەخۆشی بوو بن بەهۆی ئەم دووکەڵی کە تۆی ئازیز بەداخەوە پێی گرفتار بووی و پێی مدمین بووی. و دواتریش کە ئەم پلانت دانا لە هەمان کاتیشدا هەوڵ بدە جێگرەوەیەکی بچووک دیاری بکە. ئەتوانی چەند دەرمانێکی تایبەتێ بەوەیان لەگەڵ پزیشکی پسپۆر قسە بکەی کە دەرمانی تایبەت وەربگری بۆ واسێنان لە جگەرە. بەڵام پێش ئەوە من پێم باشەکە ئەو بەرنمەیە دانا و هاوڕێیان ئاگادار کردەوە خەڵاتێکی خۆت بکەی، ئیتر دوای 24 سعات بێ، دوای هەفتەیەک بێ، دوای مانگێک ئەم خەڵاتە پێشکەشی خۆت بکەی بۆ هاندانێکی خۆت. لە هەمان کاتیشدا جێگرەوەیەکی بچووک کە لەوانەکرێ بنێشت بێ بەردەوام بەکاری بێنی چەند وەرزشێک خویەکی جوانی ڕۆژانە توانی بکەیە بابەت بۆ خۆت و لە هەمان کاتیشدا ئەکرێ بەردەوام دەبێک ئاوت بێ بۆ ئەوی بەردەوام کە هەوڵتدا دەست بۆ دەمت ببەی ئەو دەبە ئاوە بۆ دەمت ببی کە ئەکرێ ئەمە جێگرەوەی باش بێ و لە هەمان کاتیشدا چەند وەرزشێکی ڕۆژانە بەردەوام گرنگی پێ بدە کە زۆر گرنگە. بەڵام هاو نیشتیمانی ئازیز، تۆ ئەگەر لەم مانگە تا پلان دوای هەروە جگەرە بکێشی و ئیتر بەرنامەت نێواز بێنی لە نزمترین ڕێنمایی داوەیەکە تۆ جگەرش ئەکێشی تکایە بە گەدەی خاڵی و جگەرە مەکێشە. ڕاستە خۆ دوای ڕۆژشکانەکە جگەرە مەکێشە بۆ چونکە لەوانەیە لە گەدەی خاڵیدا ڕێژەی هەڵمژین چ لە گەدە چ لە ڕێڕەوی هێناست خێراتر بێ بۆ چونکە شەرنی ئەوەی کە جگەرە دەکێشێت تووشی شێرپەنجەی سیەکان بێ، لەوانەیە تووشی شێرپەنجەی کۆندامی هەرس و مەسەلەن سوورێنج کە گەدەیە ڕیخۆڵەکانە بەداخەوە کە ئەویش شێرپەنجەی کوشندن و بکوژن وەکو شێرپەنجەی سیەکان. بەڵام ئەگەر خواردنێکت خوارد دوایەوە ئاوێکت خوارد هەستت کرد کە گەدەت بەتاڵ نییە، اینجا دووکەڵێک کە هەڵەمژی چکە لەوانەیە گرفتی هەڵنج و ڕشانەوە و گرفتی دیکەشت هەر بە دواوە بێگە لە گەدەی خاڵیدا جگەرە بکێشی و ئەگەر هەر بشکرێ
ڕژمارەی جگەرەکانە لە مای 24 کات ژمێردا لە 20 جگەرە بێنیتە دە لە 6 مانگی یەکەم و دواتر بهێنیتە 4 جگەرە لە 6 مانگی دووەم و ئیتر هێواش هەست بکەی کە لە مای 24 کات ژمێردا 3 بۆ 4 جگەرە زیاتر ناکێشی اینجا بیرەکەیتەوە تۆ لە مای 24 کات ژمێردا ئەم جستە جوانت بە تحملی تەنها 4 جگەرە بکە بە دڵنیایەوە تحملی هیچ جگەرەیەکیش دەکات بە هیوایەوەی کە بتوانیت کۆنتترۆلی خۆت لە دەست نەدەیت و هێز وزێکی باش بە خۆت ببەخشی هەم خۆت جارێکی تر ببوژێنیتەوە بژێنیتەوە بە هیوای لەش ساغی و تەندروستی هەموو لایەک.